ئاماژە بۆ دەکات دەڵێ من ژیان تایبەتی خۆمە چی بووی وای لێدەکەم بەڵام ڕاستم داوا نییە. ئیتر دوایەوەش کۆنسکوێنسی واتە شتێکەش بۆ دا لە کردەوەی لەوە بکەین چی هەیە بۆ دەبێت هەیە عقلهم لە مەکتەبە ماشەڵڵای لێبی لەوە داباش ئەو دیارە دیاردەی مادەی هۆشبەر ئەو مخدراتی پێدەرێن بەڕاستی خێزان لەبار یەک هەردەوە شێنتەوە لەبەر ئەوەی ئەو کەسێک کە تووشی دەبیت تووشی ئەو مخدراتی دەبی هیچ کەسێک ناتوانین لەگەری بژی و ئەمە وەکو ڕێکخراوی مرۆڤ دۆستە هەندێک کەیس شتمان لەکنە ئەوانەی کە توش بوونە بە تایبەتی باوکەکان یەک لەو حالەتانە ئەو بابە توش ببوو کە ئێواران دەهاتەوە بە ناو منداڵەکانی دەکەت بە هەموو شتێکی لێ دەدان بە چەق و بە هەموو شتێکی ئەو بوو ئەو خێزانە مەسەن لەبارێک هاتنە دەرێ ڕۆیشتن ئافرەتەکە چۆ داڵدەی لەوێندەی لەگە منداڵەکانی نەدەوێرا لە مارە بمینێتەوە پیاوەکەش هەرچی ئەشای ماڵی هەمووی فرۆشت هەمووی فرۆشت و بەخۆی ڕۆی و ئەوانە بەڕاستی نمونەمان زۆرە کەیسمان زۆرە کەیسەچکەمان هەبوو پیاوەکە خێزانەکەشی هەرتوش کرده بوو پاشانیش کە خێزانەکەی توش کرد هەردووچیان گیران حکم دران خێزانەکەی 2 ساڵ و 4 مانگ بوو لە چاکسازی ئافرەتان بوو بەڵام دوایێ الحەمدولیلا خوای گەورە ئەمەی کردە هۆکارێک لۆکە خێزانی ڕزگار بکەین ئەوە بوو ئەو خێزان و منداڵەمان کۆ کردەوە سەدێک دری و خانیمان لە بۆ تەمین کردینەوە هەروەها ڕاتبی مانگانەیان هەیە و منداڵەکان چینەوە مەکتەبێ الحەمدولیلا سپاس دەبە خوای گەورە باشترین چارەسەر دەبێ خەڵک لەخوا نزیک بکرێتەوە دەبی خەڵک ترسی هەبی ئەگە کابرایەک جغارەی نەخواتن تووشی ئەو شتانەش نابێت یعنی کابرا ئەگە بریکا کە جغارەی نابی بخۆی حرامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی خۆی کە باسی عارەقی دەکا هیچی لێک جودا ناکاتەوە دەفەرمی ئەوەی کە دەخواتەوە ئەوەی کە دەکڕی ئەوەی دەفرۆشی ئەوەی باری دەکاتن هەمووی نەفرەتی خوای لێدرایە خەڵک دەبی ڕوو لە خوای بکا بەڕاستی دەبی لە ڕێی مامۆستاکانی ئاینی لە هەموو شتێک زیاتر تەئسیری هەیە ئاگامە لە منداڵەکانی خۆمان بیان نێدە مزگەفتەکان دەرس و دیراسە و شتیان هەبی لە برادری خراپ دوورکەونەوە هەری برادرێک قسەشی لۆ کرد غەریب بوو قبولی نەکا هەر شتێکی دیت شتێکیاندایە نەخوا لە خۆی وشتی نەخوا حتى مثلا دەستە شوێنەشی خواردنەشی دەدەن ێگە نەزانانی ئەو خواردنەسێ نەخوا بە تایبەتی گەنجەکان طبعا مادە هۆشبەرەکان بە هەر شتێک دەگوترێ شل بێت یان خام بێ ینی وەکو مادەی خام بێ یان دروست کراو بێت کەوا کەسەکە بۆ غەیری مەبەستی پزیشکی کەسێک سەرخۆش بکاتیان هۆشی ببادیان ئاگای لە خۆی نەمێنێت یان بیخاتە نەشوەیەک ئەوانە هەمویان حکمەکەیان حرامەوە لە شریعەتی ئیسلامدا ڕێگەی پێنادرێت و بەداخەوە ئەوڕۆ لە عێراق بەگشتی و لە کوردستانیش بە هەمان شێوە بە شێوازێکی زۆر خێرا هەنگاو دەندرێت هەتا 2003 ڕێژەی ئاڵودەبوون لە عێراق 0 بوو بەڵام ئێستا بە زمانگی ڕابردوو لە عێراق 1350 ئاڵودەبوو گراوە ئایا ئەو ژمارەی کە ئاڵودەیە و نەگراوە زۆر لەوە زیاترە پێویستە هەموو کەسێک وەکو تاک هەموو خێزانێک ناوەندەکانی خوێندن زاکۆ پەیمانگەکان و قوتابخانەکان و هەروەها مینبەرەکان ڕۆڵی کارا ببینن بۆ ئەوەی بتوانن ڕێبە و لێشاوە زۆرەی مادە هۆشبەرەکان بگرێت. خۆتەبێتی لە خۆت دەکەی کۆمەڵگا خێزان دەوروبەر مافی لەسەرت هەیە ئەمە چکە ئێوە ناگەڕێنەوە سەر دینیش بۆ نمونە دین سەراستی جیهان کۆمەڵگاکان بە شێوەیەکی گشتی کوریایەکی پارە بەدەستێنانی زۆری هەیە دەوڵەمەندبوونی تاکە هۆکارێکەیە بۆ بەکارهێنانی ئەو تاکانە باس لە ئامار نەکەین باز لە چارەسەر بکەین بەڕاستی ینی حاڵەتەکە لە کۆنتترۆل دەرچۆ زۆر جاری وایە ڕاستە بە شێوەیەک لە شێوەکان ترسناچی پێوە دیارە ئامارەکان چونکە ئامارەکان لە لای ئێمە نییە زیاتر لەلایەن دەستگای ئاسایشە چکە دەستگایشی تایبەت بەندادرای لە ئاسایش وەک لە یاسای مادەی هۆشبەرەکانیش دەهاتووە ئاسایش سەرپەرشتی و ئەو ڕێڕۆیە لێکۆڵینەوە یانە دەکەکەوە پەیوەستن بە مادەی هۆشبەرەوە بەڵام حاڵەتەکە زۆر بووە و هەروەها کێشەی خێزانی زۆر لێکەوتوتەوە کێشە کۆمەڵایەتیەکانی زۆر لێکەوتوتەوە و زۆر جاری وا هەبووە سندان خێزان لێکترازانە و زیادبوونی ڕێژەی تەلاق کێشەی بێسەرپەرشتیکردنی منداڵان لەلایەن دایکان و باوکانەوە و ئازاردانی منداڵان ئەوانە هەمووی تاوانن لە یاسای سادان ئەوانە هەمووی ئاراستەکەی لە ڕێڕەوی بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە دەکرێت داوا دەکەین کەوا هەڵمەتێکی
گەورە ساز بکرێ لە هەموو لایەکەوە بە هەموو تاکێکی کۆمەڵگە کەوا ئەو حاڵاتەوە ئەو دیاردەیە کەم بکرێتەوە تاکو نەبێتە هۆی ئەوەی کەوا دواتر لە دەست دەرچێ و نەتوانین کۆنتترۆلی بکەین ئێستاوکە ڕاستە لەژێر کۆنتترۆلدایە و شوێنی چارەسەردا بندرێ و دروست بکرێتن بۆ ئەوەی کەوا بتوانین لە شێوەیەک لە شێوەکان ئەو کەسانەی کەوا پەشیمان دەبنەوە یان ئەوە تەیە ئەو کەسانەی کە تووشی ئەو نەخۆشی بەکارهێنانی مادەی هۆش بوەربوونیان من وەکو خۆم بە نەخۆشیان دادەنێم چونکە ئەوانە دەبنە بەندەی دەستی دەرمانێک وای لێ دەکاتن کە نەتوانن بە ئاستەم لی ڕزگار بن و لە دەستی بدەن بۆیە دەبێت نەخۆشخانەیەش بکرێتەوە وەکو لە یاسای مادەی هۆشبەرەکانی ساڵ 2020 دانراوە کەەوە هەوە ئەموار کراتەوە پێویستە نەخۆشخانێکی تایبەت دابدرێتەوە ئەو کەسانێکەوە تووشی ئاڵودەیی بووینە دەبێت حکوومەت ئەرچیان بچێشیتن بە مانگەچی بۆ ئەوەی کە بەیەکجاری واز لەو ئیدمانی بینی و چارەسەر بکرێتن پەلە بکرێتن لە دانانی ئەو بەردی بناغی ئەو نەخۆشخانەیە و هەروەها کەسانی پسپۆڕ و شارەزاشمان دەبێ هەبێتن بۆ ئەو چاوەی کە سەرپەرشتی ئەو ئاڵەتوە بوانە بکات. کابراکەمێکان بەنا بۆ کۆمەڵێک هۆکار چێنەی فرۆشێ پێشەوەی برم تاکەکە بۆ بەکاریە کەناگانی شوزەریوە پیاسێکە بۆ پرۆپار بەدەستێن گۆرە بین هۆکارەکە بێ ئێمەنیە کە هەمان